لە دوای کۆکردنەوەی زانیاری کە لە باغێکە مادەی هۆشبەر چێنراوە، ئاسایی سلێمانی و لەگەڵ ئاسایش بازرگان بەیەکەوە هاتینە شوێنەکە. ڕاست بوو نزیکەی 78 نەمامێک لە جۆری شادانە واتە گراز یاخو ماریجوانە چێندرا بوو کە هی کەسێک بوو لە ئەوروپا هاتبووە، دیارە خۆشی لەسەرەوە مادانە ڕاهات بوو، بەڵام بەو کەمێ زۆری کە لێی بوو بۆ خواردن نەبوو، حازر کرابوو لە کیسە و لەوانەشا بۆ فرۆشتن. ئێمەش وەکو ئاسایی سلێمانی لە هەر شوێنێ زیانیاریمانە بێت، دیارە چوینە ئەو شوێنانە و بە بەڵگەوە لەو شوێنە یاخود چێندرا بێت یاخو خەڵکی بەکارهێنەرە بێ، بازرگانە بێت بە فەرمانی دادوەر دەستگیرمان کردووە و بۆ ئەم ئیشەی ئەمڕۆژ بە فەرمانی دادوەری لێ ئاگادار کراوەتەوە و هاتینە ئەو شوێنە بە بەرچاوی خۆتانەوە تەسویتان کرد ئەو مادە هۆشبەرەی کە زەرع کرابوواتە چێندرا بوو. لە دوای ئەوەی کە ئێوەش تەسویرتان کرد دەستەکەین باڵکردنەوەی تەلەفیەکەین و کەسەکەش دەدەینە دادگا.